کوردستان باشە کوردستان ئەتوو جێژنانە حەزت لێیە جێژنانێ وەگری؟ هەموو ژەژنێ وەریەگرێن. وەری دەگری؟ ئەنگۆش وەری دەگرن جێژنانە؟ خۆشەوە نییە؟ باشە ئەگەر جێژنانە ماوەگرت لە چێ وەگرین زیاتر زۆر داوای لێ بکەین؟ باوک. برا گەورە. برا گەورە ئافرین. داپیرە باپیرە؟ باپیرە مامە خاڵە. پلە باشە؟ داپیرتە. ئەو چە برێکی کوردستان. کوردستان گیان ئەوە هەندێک منداڵ هەیە دەستە میێوانداری جێژنان یەکسە دەرێ جێژنانم دێ دەبیتن ئەو شتە؟ بەخۆی بداتێ. ئافرین دەبی بەخۆی بمانداتێ وەنێ مەیلێ؟ چ بکەین؟ نابی داوا بکەین ئەمە دەستمان ڕاکێشی بەخۆی جێژن بمانداتێ کەوایە کە مناڵ چوونە میێوانداری نابی داوای پارەش بکە لە داک و باب نابیتن ئایبە ئەگە بەخۆشی نەتدایێ قەی نابان نەتداتێ خۆ هەر کەسێک دەتداتێ.